خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەمشەوتان پێشکەشەکەین. ئەمشەو لە پانۆرامادا ئەمەوێت سەرەتا باسی ئەو لێشاوی کۆچە بکەین کە ئەمڕۆ مێدیای هەرێمی کوردستان و تەنانەت جیهانیشی بەخۆیەوە سەرقاڵ کرد بە جۆرێک کە دیمەنەکان ناخەژێنن بە ئاراستەی ئەوەی کە ژن و منداڵ و خەڵکێک کە بە هەر هۆکارێک بێت ڕووی لە وڵاتی بیلاڕوسیا کردو و ویستویانە بگەنە وڵاتی پۆڵەندا و لێشاوێکی زۆر ئەمڕۆ لە بەرەبەیانەوە ویستویانە سنوورەکان ببڕن بەڵام بەهۆی ڕێگریەکانەوە نەیانتوانی. ئەمە نیگەرانیی زۆری لای خەڵکی کوردستان دروست کرد. بۆ پێشەوەی باسی تەوەرەکە بکەین یاخود لەگەڵ میوانەکەم گفتوگۆ بکەم، من لە پۆڵەنداوە لەگەڵ یەکێک لە کۆچبەرەکان خاتو شنیار کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە دوازانیاری بۆ ئێوە گوازینەوە. خاتو شنیار سلااوت لێبێ، نەهامەتەکانی ئەو دوو وڵاتە چییە؟ بە تایبەت ئەمڕۆ دیمەنەکان زۆر ناخەژێن بوون، زۆر خەڵکی نیگەران کرد، ئێمەی دڵپڕ کرد. ئەمە لە چیەوە سەرچاوی گرت کە خەڵکێک بەم لێ شاوە لە بیلاڕووسەوە هەوڵدا بگاتە پۆڵەندا؟ وەڵایی لە جەنگەڵی بیلاڕووس خەڵکی زۆر لەوێ ماوەتەوە، یعنی نزیکەی 2 بۆ 3000 کەس لەنا ئەو جەنگەڵەیە لەم کاتی سەرمایەیە، مناڵ، ژن، گەنج، یعنی خەڵکێکی زۆری تایە. ئیتر وەک دیارە هەمویان بێکۆ بڕیاریان ناوە بە لێشاوێک بێن، بەڵام پۆلیسی پۆڵەندا ناهێڵێت، پێشتریش نەیهێش کەس داخلی پۆڵەندا بێت. یعنی ناتوانیت پۆلیسی بێلاڕووس یارمەتی تەیە سیمەکەت بۆ بڕێت هەموو شەوێ یارمەتی تەیە کە تۆ داخلی پۆڵەندا بیت، بەڵام پۆڵەندا ناهێڵێت لەناو جەنگەڵەکەش یا بتگرێت ئەخاتەوە سەر سنووری بێلاڕووس. خۆت وەکو کۆچبەرێک ئەو نەهامەتیانت بینی چۆنی بوو کە لە بیلاڕووسەوە پەڕیتەوە بۆ پۆڵەندا؟ ئێمە سەرەتا یەکەم جار کە لە بێلاڕووسەوە هاتین، یعنی لە جەنگەڵی بێلاڕووس یەکسەر گیراین، بۆ ماوەی 3 شەو لەوێ بووین. دوای 3 شەو پۆلیسەکەوتی لەگەڵم وەرن سیمی پۆڵەنداتان بۆ بڕم. ئێمە ڕۆشتین لەگەڵی سیمی پۆڵەندای بۆ بڕین، یەکسەر گیراین. پۆڵەندا یەکسەر ئێمە هەڵایەوە ئەمدی و ئیتر ئێمەش داوامان لە پۆلیسەکان کرد کە هیچمان پێ نەما بوو بگەڕینەوە بۆ مینیستێک تاشت بکڕین و جارێکتر بینەوە بۆ سەر سنوور. ئەوتی کە من تەکسی بۆ ئێوە بانکەم بە پارێکی زۆر، ئێمەش مەجبور بووین قبوڵمان کرد. و جاری دووەم ئێمە لەگەڵ قاچاقچی هاتینەوە، نزیکەی 3 سەیارە بووین، هاتین خۆمان سیمی بێلاڕووسمان بڕی ئەو جارە و داخڵ بووین لە بێلاڕووس و چوینە ناو پۆڵەنداوە دیسان گیراین. دیسان پۆلیس ئێمە چەند عایلەیەک بووین، یعنی دووژنمان لەگەڵ زۆر نەخۆش بوون، یەکیان هەر بورا بووەوە، یعنی بەدەست 2 پیاوە ڕامانە کێشا، بەڵام ئەوان هیچ ئێمەیان هەڵایەوە ئەمدی. مناڵتان لەگەڵ بوو خاتو شنیار؟ ئێوە مناڵتان لەگەڵ بوو؟ بەڵێ نزیکەی 3 مناڵمان لەگەڵ بوو. یەکەم جار 5 مناڵمان لەگەڵ بوو، ئیتر گروپێکیان لێمان جیابوونەوە 3 مناڵمانەوە، مناڵێکی 2 ساڵ، مناڵێکی 4 ساڵ، مناڵێکی 7 ساڵ. یعنی خەڵک هەیە مەسەلە لە بیلاڕووسەوە جێمابێت لە لێشاوەکەی ئەمڕۆیەتیا بێت و تۆ بیناسیت مەسەلەن ئەمڕۆ یان ئێستا حالیان دۆخیان چۆنە؟ مەسەلەن سەرمایە لەوێ؟ براکەی خۆم لەنا ئەو لێشاوەیە بەداخۆ براکەم لەگەڵ من نابوو، بەڵام پۆلیسی پۆڵەندا براکەمیان هەڵایەوە سەر سنوور. من جاری ئاخیر کە گیرام لێرە نەخۆش کەوتم، بردیانم بۆ خەسخانە. من دوای ئەوە ڕێکخراوەیەکی پۆڵەندی یارمەتیاین کە ئێمە لێرە بمێنینەوە لەکەم وەرەخۆشتی بۆ کردین. ئێمە چەند ڕۆژێک لە سژنێکی وەکو سژنوا بوو لە مەخبەرێکی پۆلیس لە پۆڵەندا ئێماینەوە، دوای وەرەقەی کەمپیان بۆ کردین، بەڵام بەداخۆ براکەمیان هەر یەکەم ڕۆژ لە من جیا کردەوە. براکەم لەو سەر سنوورەیە لە لێشاوەکەی ئێستا. دۆخیان چۆنە ئەوەندەی بتوانی بێتان پەیوەندیان پێوە بکەن؟ وەڵی جەوێکی دایمەن سادە و پۆلیسی بێلاڕووسیا ئەمڕۆ باشە، هاوکاری کردوون، خراپ نەبووە لەگەڵیان، بەڵام کاتی تریش پۆلیسی بێلاڕووسیا پێشتر زۆر خراپ بوو. ئەو دارستانە چۆنە بۆ ئەو خێزانانەی کە مناڵیان پێەیە؟ وەڵی پۆلیس بێلاڕووس هیچ یارمەتیت نایەت، تەنانەت ئاویش نایەتێتە ئەو کاتی سیمی پۆڵەندا بۆ بڕێت. ئەو کاتێک کە سیمی پۆڵەندا بۆ بڕێت سەتڵ ئاوێ گەێنێ ئەڵێ هەمووتان دەبە بەتاڵەکانتان بێنن لەو ئاوەتێکن، یعنی بە هەزاران کەس ئاوی پیسە خواتەوە. ئێمە خۆمان ناچار بووین لە ئاخیرە ئاوی
پیسما خواردەوە ئەو بوون بۆ ئاوە نەخۆشکەوتم یعنی دۆخی خێزان لەم ڕێگایە زۆر زۆر خراپە مناڵ پێڵاوی لێ ئەکەوێت ژن لە مێردەکەی جیاکەنەوە ژن لە شوێنەکە پیاو لە شوێنەکە مناڵ لە دایکی جیا ئەبێتەوە یعنی ئەوەی لەنا ئەو جەنگەڵە نەبێ نازانێ ئەو ڕێگایە چۆنە ئەمڕۆژ پۆلیسی پۆڵندا بە شێوەیەکی زۆر خراپ لەگەڵیانە جوڵاوەتەوە تەنانەت گازی بیبەری پێ بەدەستەوە ئەیکات بە چاوی ئەو مناڵانەیە ئەگەر خۆت ڤیدۆکانە بینی بێت پۆڵندا یعنی ئەگەر بتوانێت هاوکاری تەکا بەڵام ئەم شتا لە ڕێگەی یەکێتی ئەوروپاواکرێ ئەگەر بێنە سەرخەت یعنی ئەوە زۆر باش ئەبێت بۆ ئەو کوردانە بە جددی جەوێکی زۆر زۆر ساردی هەیە خەڵک چی پێ ئەوانەی خێزان و مناڵ و ئەوانەیان لەگەڵە چی پێ لە ناو دارستانەیە ناو سارد و سەرمایە وڵی باوە من پێت ئەڵێم شەو هەتا بەیانی مناڵ و جەنگەڵە ئەگری لە سەرمایە لە برسدا لە تونیا شیری پێنیە یعنی ئاوی لێنە نازانی چی بکەیت تۆ دەسەڵاتی شنیە تۆ لەنا ئەو جەنگەڵە گیری خواردەوە پۆلیسی بێلاڕوس بە هیچ شێوەیەک ڕێگە و نایەتۆ بگەڕێتەوە بۆ پایتەختەکە یان داوای پارێکی زۆر زۆرە پێ لێکا کە تۆ لەو کاتەیە بەدەستەوە نییە جاری وایە داوای 20 وەرەقە لە تۆکە کە تەکسێکە بۆ بانکاتە ناو مینیسێت کە خۆی حەقەکەی 2 وەرەقەیە ئەوەی زانیاریت هەبێ خەڵکێکی زۆر ماوەتەوە لە بیلاڕوسیا لەو لێشاوە بۆ بە زۆری کوردایان خەڵکی تریشی لەگەڵایە وەڵا هەموو نەتەوەکانی تری لێ عەرەبی زۆر لێیە یەمەنی لێیە خەڵکی سووری لێیە و ئەفغانی لێیە پاکستانی لێیە هەر کوردی لێ نییە باش داواکاری تۆ بۆ ئەو خەڵکانە کە ئێستا لەسەر سنوورەکەن مەسەلەن لە حاڵ و گوزەرانێکی خراپن داواکاری تۆ بۆ ڕێکخراونە و دەوڵەتەکان بۆ ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ وڵا داوا لە حکوومەتی هەرێمەکەم یعنی ئەمە شتێکی ئەو نەقورز نییە کە بیکا بۆ ئەو هەموو مناڵ و خێزان و گەنج ئەو پیر و هەمووی لەسەر ئەو سنوورێ ئەتوانێت بە شێوەیەک لەگەڵێکێتی ئەوروپا ڕێککە یارمەتی ئەو کوردانە بن ڕێکخراوە ئەڵمانیەکان ڕۆژنامە نووسەکان یعنی هەمویان ئەتوانن بە شێوەیەک هاوکار بن ئەو کوردانی کە لە ئەوروپان بۆەوەی ئەوانە لەو جەنگەڵە نەمێننەوە چونکە ئەوەی ئەو جەنگەڵی نەبینێ نازانێت چەند ناخۆشە چەند ساردە چەند ڕۆژێکی خراپی هەیە یعنی ناتوانانی هیچ بکەی لەوێژ موبایلەکە و لێ وەرەگرێ ئەگەر تۆ داوا لە ڕێکخراوە بکەیت هێت موبایلەکەش تەشکێنێت و لێشتەیە یعنی ناتوانانی هیچ شتێ بکەی لەویە تۆ بێت چاوەڕێی دەستی ڕێکخراوەکان بی لە دەرەوە ئەوان خۆیان هاوکاری بکەن لەوێش ناتوانانی پەیوەندی بە کەسەوە بکەیت تۆ چاودێری لەسەرە لە جەنگەڵەکە منداڵ و ژن و ئەخ من بە ساڵات چوشمان بینی مەسەلە لەوێنەکە حاڵیان چۆن بوو؟ بەڵێ زۆر بوو بە دوو دەستیانەگەر یارمەتیانەیە وڵی هەمووی دۆخی خراپە یعنی وای لێ هێت وای لێ هاتبوو کە دایک مناڵەکەی خۆی بۆ هەڵ ناگیرە وای لێ ئەهاو کە لەویا ینی نەیەتوانی هەڵی بگرێ ناتوانانی ئەو شتانی کە پێشتا هەڵی گریت هەمووی فڕی لە تاوە دوای بێنان و ئاوامێنیتەوە قڕاوە جاری وایە باران نەبارێت یعنی مناڵ زۆر زۆر گوناحە لەو جەنگەڵە ینی ئاوی لێنیە مناڵی ستاوای لێ ئاوی لێنە تۆ شیری بۆ بکەی ئەو مناڵە هەتا بەیانی ئەگی داردە یعنی خۆی ناگرێ لە سەرماکەیە من سوپاسی تۆ کەم هەر بژی بە هیوای سەلامەتی سوپاس بۆ تۆ بەڵێ پەیوەند بەو بابەتەوە باس لە دۆخی هەرێمی کوردستان پەرتەوازایی هێزولایەنە سیاسەکان ئەو دۆخەی بۆ خەڵک دروست بکە کۆچێکی لێشاو دروست بکات و چۆن وا بکرێ هێزولایەنە سیاسەکان بە یەکڕیزی تەکانێک دەم بە دۆخی هەرێمی کوردستان بۆ ڕێخستنەوەی دۆخی معنەوی و دارایی خەڵکی کوردستان میوانی ئەو شەوی پانۆرامان بەڕێز مامۆستا عوسمان کاروانی ئەندامی ئەنجومەنی کارجۆر ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ برە مامۆستا دۆخەکە تۆزێک قووەتی ئەوێ خۆتی بۆ لەوە دەست پێ بکەین ئەو نەهامەتیانە هی ئەوە نییە بەڕاستی ئێستا هەموو هێزولایەنە سیاسیەکان بگەنە دۆخێک کە بڕیارێک بدەن بۆ خۆی ڕێخستن بۆ دەستێنانێک بە دۆخی هەرێمی کوردستان کە مەسەلەن خەڵک ئەم نەهامەتیە نەبینێ مەسەل ئەمڕۆ لە سۆشیال میدیایان ئەو خاتونە باسی کرد کە یان ئێمە بینیمان شاید بوون لە ڤیددیۆ وێنەکانەکە ژن و منداڵ و ینی ڕێک کۆڕەوی نەوەتویەکت بیرەکەوێتەوە کاتی ئەوە نییە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی مێرەبان وەڵا سەرەتا حەزەکەم لەگەڵ ئەو ئازارانەیە ئەوە بیری خۆمان بخێنەوانەیە
بزانین ئەم هەموو وزە و توانە جوانانە لەم کوردستانەوە کاتێک ئەم وڵاتە بەجێ ئەهێڵێت کێ لێ بەرپرسیارە. ئەگەر ئەم گەنجانە لە هەرێمی کوردستاندا لە ماوەی 30 ساڵی ڕابردووە بتواندرا بە جۆرێک لە جۆرەکان خەمی ئەم هەرێمە بخورێت و ژێرخانێکی ئابووری بەهێزی بۆ بنیاد بنرایە و گەنج بەڕاستی ئومێدێکی بە هەرێمی کوردستان بۆ دروست ببوایە و نیشتیمانەکەی خۆی خۆش بوویستایە و ئەو بارودۆخە نەسازێنرایە کە ئێستا سازێنراوە بۆچی خەڵک ئەم وڵاتێ بەجێهێشت. من حەزەکەمەوە بە کاکەزانا بڵێم کامە یەکێ لە هاوڕێکانم لە زیندان لەو ماوەی پێشووە کاتێکە ئەو خەڵکە ئاساییە خۆپیشاندانێکیان کرد. حکایەتی گەنجێکیان بۆ گێڕامەوانێ لە ناو یەکێ لە زیندانەکانە کە دانیشت بوو گەنجێکی 18 ساڵ وەکو ڕۆبۆت لە ناو زیندانەکە قسەی لەگەڵ هیچ کەسێکان ناکرد. کاتێک کاچێتە بەردەمی حاکم لێ پرسی ئەڵێ تۆ ئەو جورمەت کرد ئەو بارەگای سووتان ئەو کارەت کرد ئەوەت کرد ئەڵە بەڵێ من کردم. ئەڵێ ئێمە لەواچی ئازادتان بکەین نابێ بیر لەو شتانە بکەنەوە جارێکتر. ئەڵە وەڵام من حەزەکەم ئەم نیشتیمانە بکەم بە سەختێک و بیسووتێنم. ئەڵە بۆ ئەم حاڵەتە دوای لا تۆ تیاخر نیشتیمانێک وتوی گەنجەکە نیشتیمانێک من تایدا سێژەمە لەو ڕۆژەوە کە پامم کردووە لە ماڵی خۆما تێرسکی خۆمنانم نەخواردووە. من هەتاوەکو ئێستا نەمتوانیەوە ڕۆژانە 5,000 دیناری تەبع بخەمە گیرفانمەوە بڕۆمە ناو برادەرەکانمەوە تا شکۆم نەشکێ. نیشتیمانێک من ئەمە ژیانم بێتایە چۆن بتوانم بەوە فابم. بۆیە گەنج بەڕاستی ئەم بارودۆخە نەخوازداوەی کە دروست بووە بەرەنجامی چییە؟ بەرەنجامی ئەوەیە نەتوانرا ئەو کەسانەی کە لە زانکۆ پەیمانگاکانە خوێندن تەواو ئەکەن بەو شێوەیە کە پێویستە سوول لە تاقە و توانایان وەربژێرێت. ئێستا لەم کاتەیە گەورەترین ئیستیغلال لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەرامبەریانەیە. گەورەترین ئیستیغلال. ئێستا دنیایەک ناومێدی تر بەڕێوەیە. من بە زانیاری پێت ئەڵێم کاکەزانە یعنی مامۆستایەک کەوانە بێژە ئێستا ئەو بڕیاری کە بۆیان دەرچووە ئەگەر بێت و 12 حەسە نەڵێتەوانێ کە 250,000 دیناری مەقتوعی ئەدەنێ لە ناو قوتابخانەکە دەریەکەن ئەبێ ئیلا 12 بە شەوانە بڵێتەوانێ ئەگەر نانەقلەکەن بۆ شوێنێکی تری دوورە دەست. من حاڵی کۆمەڵک لەوانە بێژانە ئەزانم یعنی بەڕاستی بارودۆخێکی ئەوەندە سەختیان هەبوو. یەکێکیان وتی پێم وتی مامۆستا ئێستا پێم بڵێ بەس ژیان بۆ من چ قیمەتێکی ماوە، بەس پێم بڵێ ئێستا ژیان چ قیمەتێکی بۆ من هەیە. بۆیە ئەمە هەمووی لە گردنی ئەم بەرپرسانەی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئێستا دەبوایە لەگەڵ بینینی ئەم هەموو بارودۆخە سەختانەدا بەڕاستی ئەبوایە حکوومەتی هەرێمی کوردستان، پەرلەمانی کوردستان، سەرۆکایەتی هەرێم، هێزە پێکێنەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم بارودۆخە کۆبوونەوەی نەئاساییان ئەنجام بدایە. لەوەی کە ئەگەر بارودۆخەکان بەم شێوەیە بڕوا گەنج بەم شێوەیە تاقەوتوانەکانی خۆی ئەم تاقەوتوانەکانی گەنج بەم شێوەیە بڕوات و کۆچ بکات و بڕوا بەرە وڵاتانی تری دەرەوە و خۆی سەرگەردانی بۆ خۆی و بۆ خانەوادەکەشی دروست بکە. هەرێمی کوردستان بەرەو کوێ؟ هەرێمی کوردستان بۆ چێ؟ یعنی تۆ کاتێ تاقە و توانای گەنجەکانت نامێنێ ئەی ئەم هەرێمە ئەبێ دوایی دەستکەوتەکانی چی بێ؟ بۆیە ئەمە بەرەنجامی چییە کاکەزانە؟ ئەمە بەرەنجامی نەبوونی دام و دەستگا و مؤسساتی نیشتیمانیە کە نەیانتوانی نیشتیمانی بن تاوەکو گەنج دڵی پێی خۆش بێ. ئەمە نەبوت بەرەنجامی نەبوونی شەفاف نەبوونی داهاتە لە هەرێمی کوردستاندا کە داهاتەکەی نەتوانرا ژێرخانێکی ئابووری جوانی پێ بنیاد بنرێت. ئەمە بەرەنجامی نەبوونی یەکنەخستی هێز و توانا و تاقەی سەربازیە لە هەرێمی کوردستاندا کە خەڵکی کوردستان هێزێکی یەکگرتووی سەربازی لە هەرێمی کوردستاندا نەبینی تاوەکو دڵی پێی خۆش بێ. ئەمە بەرەنجامی شەفاف نەبوونی داهاتی نەوت و بۆریە نەوتەکان و تەنکەرە نەوتەکان و گومرگەکان و دەیان شتی ژێربەژێر و عەقدی ژێربەژێری ئەم هەرێمی کوردستانەیە کە هەیە
کە لە ڕابردوودا هەمووی بۆ مەرامی حیزبی و شخصی و بنەماڵەیی و هەموو ئەم جۆرە شتانە بەکارهات. ئەمە بەرەنجامی ئەم شتانەیە. خۆ ئەمەی کە ڕووی داوە لە پڕە ڕووی نەداوە. 30 ساڵە حکمڕانانی هەرێمی کوردستان حکم ئەکەن بێجگە لە پەرتەوازەی سیاسی چی تریان دروست کرد، بێجگە لە بەهەدەردانی سامان چی تریان دروست کرد، بێجگە لە ڕاکردن بە دوای پۆست و مەقام و منسەب بۆ خۆیان و خزمەت بە خۆیان و خزمەتکردن بە بەرژەوەندی تایبەتەکانی خۆیان چی تریان دروست کرد. ئەمەیە ئەم بارودۆخانی خۆڵقاندووە. بۆیە ئێستا هەرێمی کوردستان بەڵێ لە بارودۆخێکی زۆر سەختایە. سەختیەکەی لە چیە؟ لەوە ناکە نەیبێ، لەوەی کە تاوەکو ئێستا نەیتوانی دادپەروەری جێبەجێ، لەوەی کە نەیتوانی تا ئێستا شەفافیت بنیاد بنێ، لەوەی تاوەکو ئێستا نەیتوانی دەستگایەکی قەزای سربەخۆ بنیاد بنێت. یعنی هەموو ئەمانە بوونەتە گەنج. ئەوە نائومێدی دروست بوو بە خەڵکی کوردستان، ئەوە شەپۆلی گەنج ڕۆیشت، ئەوە ئەم بارودۆخە نەخوازراوانی لە هەرێمی کوردستان دەخۆکانژنیشی تێکەوت. مەسەلەن قسەیەک هەیە مامۆستاوترێکە لەم کۆچەیەک هەر ئەی بەچینەوە بە دۆخی هەرێمی کوردستان و پەیوەندی هێزە سیاسەکە مەسەلەن خەڵکێک هەیە پارەیەکی زۆر سەرفەکە، ئەو بەشی ئەوە پارەیەکی پێیە، ئەوترێت بۆ لێرە سەرفی ناکە. ئایا کێشەکە تەنها برسێتیە یاخود ئەوەی کێکە لە بابەتەکان، بەڵام تەنها برسێتیە خود بابەتی تریشە نەعەدالەتیە مەسەلەن کێشەکە نائومێدبوونە کاتێک کە ئینسان لە نیشتیمانێکە ئاژی کە ئومێدی بە داهاتوی خۆی نامێنێ، کە ناتوانێت داهاتوی خۆی بە ڕوون و ڕۆشنی ببینێ، کە ناتوانێت ئەو دیوی تونێلەکەی ژیانی خۆی بە جوانی ببینێ، ئەو ژیانە سادەی کە هەیەی بۆ نمونە خانوویەکی هەیە کە چەند دەفتەر دۆلارێک دەکات، ئامادەیە بیکاتە قوربانی و ئەم ژیانە بەجێ بێڵێت. ئەمە بەرەنجامی دەوڵەمەندی نییە، بەرەنجامی دەوڵەمەندی نییە. ئەمە ڕاکردنە لە واقعێکی تاڵ بەڵام بە شێوازێکی ناچاری، ڕاکردنە لە واقعێک، بەجێهێشتنی نیشتیمانی خۆت، خزم و کەسوکاری خۆت، دایک و باوک و برا و خوشکی خۆت، ئەمە ئاسان نییە. بەجێهێشتنی غوربەت ئەوەندە خۆش نییە. ئەگەر ئەمانە ئازار نەگەشت پێ بە گیانیان، ئەگەر بە تەواوەتی ڕەشبێنی ڕووی تێ نەکردبن، ئەگەر بە تەواوەتی قەناعەتیان بۆ دروست نەبوو بێ کە ناتوانن لە وڵاتەدا داهاتوویەکی جوان بۆ خۆیان بنیاد بنێن، بە دڵنیاییەوە کۆچیان ناکرد. ئەمە ئەم بارودۆخانەیە کۆچی دروست کردو بەم شێوەیە. خەڵکی دەوڵەمەند بەو شێوەیە کۆچ ناکە، کوڕە بەرپرس و کچە بەرپرس بەو شێوەیە کۆچ ناکە، بەڵکو لە ڕێگەی ڤیزەی تایبەت و لە ڕێگەی VIP تایبەتی خۆیانەوە کۆچ ئەکەنە ڕۆن بۆ ئەوروپا و ئەوانیش بۆچی بۆ کەش و هەواگۆڕینی خۆیانەچن. ئەوە ڕێگەی خەڵکی هەژار و بەدبەخت و داماوە، نەک خەڵکی مەسئول و کوڕە مەسئول و کچە مەسئول. کەواتە کاتی ئەوە نییە کە بەجددی زەنگێکی مەترسیدار بۆ ڕێخستنەوە هەموو هێزولایەنە سیاسەکان بێتوانێت هەریەکە و بەپێی حەزمی خۆی بەرپرسیارەتێکی هەبێ بۆ ئەوەی ئەم دۆخە بگاتە دۆخێکە دام و دەستگاکان بە نیشتیمانی بکرێن، دادپەروەری هەبێت، داهات بە یەکسانی دابش بکرێت، بە دادپەروەری لانی کەم دابش بکرێت، یەکسانیش نەبێت، بتواندرێت ینی گۆڕانکاری لەو دۆخە بکرێنەوە کۆکۆ ئەوترێ هەر بڵێ 30 ساڵە ساڵێکتر بڵێن 32 ساڵە ساڵێکتر بڵێن هەر ساڵ بژمێرین. خۆمان هەموو ئەم تەمەنیاتانەمانەیە. خۆ هێزولایەنە سیاسەکان وە نەبێت لەم بوارە پرۆژان تەقدیم دەکردبێت. ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لە دەیان شوێنە دەیان پرۆژەی چاکسازیمان پێشگەشت بەم حیزب حکومڕانانەی هەرێمی کوردستان کردووە. لە کاتێکا کە پەرلەمانتارمان هەبووە، کاتێک کە وەزیرمان هەبووە، هەموو ئەمانە پرۆژەی جۆرا و جۆریان جێبەجێ کردووە. کوا گوێ لەم پرۆژە جۆرا و جۆرانە گیرە. یەکێ لە پرۆژەکان بۆ نمونە وەزیرێکی ئێمە لە یەکێک لە کابینەی پێنجەما بوو وابزانم پرۆژەیەکی جوان ئەداتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەو کاتەیە لەوەی کاڵێ کاکە خەڵکی گوندەکان چەکدار مەکەن بۆ خۆتان بۆی خزمەتکاری خۆتانیانی پێ بکەن. نەخێر، گەنجێک چەکدار مەکە بۆی خزمەتی خۆتی پێ بکەی. ئەم پارەیە بدە، ئەم پارەیە بدە. بۆ نمونە 500,000 دینارە بەس مەیدە بە گەنجێک لە ماڵێکە بۆی گوندەکان ئاوەدان ببنەوانێ بیکە ئیسپاتیکە بۆی ئەم گوندانە وای لێ بێ خەڵک ژیانی تێدا بە ئارامی تێدا بەسەر بەرێ. بڵێ هەر خێزانێک بۆ نمونە دەسەر مەڕوو، دەسەر بزن و دەسەر دەمانگای ئاژەڵداری و کشت و کاڵی ئەم ئاژەڵداریە بکات مانگانە 500,000 دینار هەدیە لە حکوومەت هەرێمی کوردستان وەربگرێت. بۆ نمونە کاتێک هەنگەوانێک ئەبینی هەر کەسێک 20 هەنگ بتوانێت بەخێو بکات مانگانە 300,000 دینار هەدیە بێ لەلایەن ئێمەوە بۆ ئێوە.
هەر کەسێک بتوانێت بۆ نمونە 20 دۆنم گەنم و 20 دۆنم جۆ 20 دۆنم نیسکی هەبێت مانگانە ئەوەندە لەلایەن حکوومەتەوانێ هەدیە بێ بۆ ئێوە بزانە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان لە ماوەیەکی کەما تەنها لە ڕێ گوندنشینەکانەوە چ گەشانەوەیەک بەخۆیەوە ئەبینێ بەس ئەنجامی نادەن بەقسەد ناکەن ئەڵێ ئەمە زەرەری هەیە بۆ پەزەکان نزانی پەزەکان چییە؟ پەزەکان چیە لەبەرەوەی چونکە بەرپرسمانەیە لە مەرێمی کوردستانەیە لەوانەیە 4,000 کەس بە ناویەوە موچەوە بگرێت 1000 کەسی لەلان نییە 3,000 بندیوارە 3,000ەکەی ترش موچەکە ئەگەڕێتەوە بۆ لای خۆی ناتوان ئەمانە جێبەجێ بکەن باشە کێشەی ئێمە ئێستا بۆ نمونە من لە بەرپرسی باڵای ئەم هەرێمی کوردستانم پرسی ناوەکەی نایەنم لەبەر حرمەتی خۆی لە بەرپرسی باڵای ئەم هەرێمی کوردستانم پرسی وتم باشە ساڵانە کێشەی گەرم پارەی گەرمی جوتیاران دروست دەبێت لە کوردستانە ئێوە بۆ ناتوان چارەسەریکەن باشە خۆ لە بەغدا ئەم پارەیە دیاریەکرێت ئەی کوا پارەکە وتی ئەگەر ڕازگویانە جوابت بەمەوانێ بەرپرسەیە لەم دیوی دێگەڵ و لەو دیوی دێگەڵە گەنم دێنێ بە ناوی گەرمی جوتیارانەوە ئەیبا بۆ بەغداد لە پشتەوە پارەی بە جوتیارەکان وەرەگرێت جوتیاری ئەسریش بە پارە ئامێنێتەوە پارەکەی دواکەوێت تۆ ناتوانانی ڕێگە لەمە بگری تۆ ناتوانانی هەتاوەکو ئێستا موچەخۆری ڕاستەقینە گەورەترین کێشە لە بینی هەرێمی کوردستان و بەغدای ئەمە نیە چەند ساڵە بەرپرسانی بالای ئەم هەرێمی کوردستانن ناتوانن موچەخۆری ڕاستەقینە تەسلیمی بە بەغدا بکەن ناتوانن موچەخۆری ڕاستەقینە تەسلیم بکەن من ڕۆژێکیان وتم لەگەڵ بەرپرسێکی بالای ئەم هەرێمی کوردستانە بە ئەو قسەیت وتم بندیوار ببرن بندیوار ئەوە نا کە هەیە و لە ژیانایە و گیانی لەبەرە و ئیشێکەکە ئیتر هەرچیەکەکە کێشەم نییە لە بندیوار مەبەستم ئەوانەیە کە هەر وجودیان نییە هەر ناوە هەر وجودی نییە وتم ناتوان نەمانش ببڕن کتینەوەڵا ناتوانین بیبڕین ئیتر ئەمە واقعی حزبە حکومڕانەکانی ئێمە لە هەرێمی کوردستانە کاکە زاناجیان ئیتر بۆیە ئەو خەڵکە کە ئەم واقعە نابینێ دنیایەک ناومێدی ڕووی تێکات و هیچ ئومێدی بەم حکومڕانی و بەم خاک و بەم نیشتیمانە نامێنێت ئەمڕۆ لەگەڵ ئەو دیمەنی لێشا و کۆچە مەسەلەن لە یەکێک لە دادگاکانی هەرێمی کوردستان 4 گەنج دوانیان ساڵێک حکوم دران و ئازادەکرێن دوانیشیان حکوم دران مەسەلەن ئەمەش بەشێک نییە لەوەی کە تۆ بتەوێ ئەم ینی زۆرێک لە ستورداری بۆ ڕای ئازادیش دروست بکرێ ئەمەش هۆکارێک نییە بۆ ئەوە ماوەسا قوربان هۆکار زۆرە ئەو یەکێکە لە هۆکارەکان یەکێکی ترە لە هۆکارەکان لەوەی کەوا تۆ ینی ئێمە ئیدعای دیموکراسیەکەین باش لەم هەرێمی کوردستانە ئیدعای ئازادیەکەین ئیدعای بیرروڕای ئازادەکەین ئیدعای هەموو ئەم شتانەکەین باشە ڕۆژنامە نووسێک نابێ مافی وەرگرتنی زانیاری هەبێ هەر بەپێی یاسای ڕۆژنامە نووسی خۆتان نابێ مافتانە بێ کاکە بێگومان ئەگەر تۆ کاتێ مافت پێ نادەن لەوەی کە بچی زانیاری تەندروست لە شوێنەکە وەربگری ئەم زانیاری وەرگرتنە بۆت بکەن بە تۆمەت و لەسەری دادگایی بکرێیت ئەمە چ واقعەکە لە مەرێمەدا ئەمە چ واقعەکە بۆیە ئەزانی چی هیچ شتێک لە شوێنی خۆی دانەماوە بۆ نمونە ڕۆژنامە نووس لە مەرێمی کوردستانەیە ئەکوژرێت شەی دەکرێت دادگایەک نییە بێ ئەمانەی کە بکوژی ڕۆژنامە نووسەکانن بێن دادگاییان بکە کەس نییە لەم دیو دێگەڵای کوژی ئەو دیو دێگەڵە پەنایەدا لەو دوێ کوژن لەم دیو دێگەڵە پەنایەدەن ئەمە واقعی هەرێمی کوردستانە ئێمە هێشتا حکوومەتێکی یەکگرتومان نییە ئێمە بارودۆخێکمانەیە زۆر بەداخەوە ئاڵین کەس تەمەنای پێ ناکە بارودۆخێکی نەخوازراوە بارودۆخێکە بەڕاستی تەنها وەکو بڵێ بینایەکی گەورەیە نووسراوە ئەنجومەنی وەزیران ئەگەر نا ئەم دیو دێگەڵە ئەو دیو دێگەڵە دوو حیزبی دارەیەکەن بارودۆخێکی نەخوازراوەیە ئەو پەرتەوازەیە کە جەنابەت باسی لێواکەی ئەو ناشەفافیەتەی کە باسی لێواکەی ئەو ناعەدالەتی و دادپەروەریەی کە تۆ هەموو خەڵکی کوردستان ئیشارەتی پێەکە چێ نایکە بێژگە لە حزب حکومڕانەکان چێتن من نەعەدالەتیەکەم ئێوە وەکو ڕۆژنامە نووسەکە نەعەدالەتیەکە چێ ڕەنگە مامۆستا ئەگەرەوە پرسیارە بکەم بێدەنجی ئێوەش نابێتە شەریکی ئەو بێ سەروبەریە قوربان کورتە ئێمە لە هیچ شوێنێکا بێدەنگ نەبووین لە هیچ مەقتەیەکا بێدەنگ نەبووین لەو کات لەو شوێنانەیدا کاتێک کە زوڵم هەبوو بێت ئێمە هاواری لەگەڵ هاواری ئەم مەزڵومانەدا بووین و پلانمان داوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە و دەنگمان بەرز کردوتەوانەیە
و لەگەڵ ئازارەکانی خەڵکدا بووین لەگەڵ شەقاما بووین ئێمە لە هەموو خۆپیشاندانەکانە کە لە هەرێمی کوردستاندا ئەنجام درراوە زۆربەی زۆریەوە زۆربەی خەڵک و کەوادری ئێمەشی تیا بوو بە سیفەتی ئەوەی وەک هەر کەسێکی تری ئاسایی کە فەرمانبەرە مافیە خوڕێ کە مامۆستایە مافیە خوڕێ کە لە ئاستی باڵایە لە ئاستی سیاسەکان بێ مەسەلەن بەڵە لاستی باشە ئێستا پەیوەندی هێزولایەنە چۆنە بینی بەڕێستان وەکو قیادەیەکی باڵای یەکگرتووی ئیسلامی کوردستان پەیوەندی نێوان هێزولایەنە سیاسەکان چۆن باش با من ئەوە جواب بدەمەوە ئەوە جواب بدەمەوە بەس لە ئاستی باڵایە لەسەر ئاستی باڵایە ئێمە لەو شوێنانەی کە لە موقعی خۆمان بووین کوت لە پەرلەمانیەکانمان هەمیشە بەردەوامەوە پەرلەمانتارەکانمان لە بەغدا ئەو پەرلەمانتارەکانمان لە هەرێمی کوردستان بەردەوام پارێزەرێکی ڕاستەقینەی داخوازیەکانی خەڵکی کوردستان بوون و لە پرۆژەدا بوون بەرامبەریان کاتێک کە لە حکوومەتدا بووین کاتێک لە حکوومەتدا بووین و وەزیرمان هەبووە وەزیرەکانمان هەوڵیان داوە خزمەتگوزاریەکی جوان بگێنن بە خەڵکی هەرێمی کوردستان وەلەو وەزارەتەیە کە ئێمەی تیا بووین تەحەدا ئەکەین بچووکترین گەندەڵی لەسەر دەستی لە زەمەنی ئێمە نەک لەسەر دەستی ئێمە لە زەمەنی ئێمە لەناو وەزارەتەکاندا دروست بوو بێت نەمان هێشتووە هەر ئەوەندەی کە لە توانای ئێمە بووە لە سنووری کاری ئێمە هەبووە ئەمە توانەکانی ئێمە بوو لە ڕووی حیزبی شەوانێ لە ڕووی حیزبی شەوانێ ئێمە لە سەردەمی مەجلیسی حکمەوە هەتاوەکو ئێستا زۆر داوای یەکڕزیمان کرد بۆ لایەن و هێزە سیاسیەکان زۆر داوای سازان و لەک تێگەیشتن و پێکەوە هەڵکردن و پێکەوە کارکردنمان کرد لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان تا ئاستێک بەڕاستی هەندێک جار هاوڵاتیش وێنەکە ئێمەشی لەلا تەڵق بوو بۆ ئاود ئەمانە بۆ واکەن بەس ئێمە هاوارەکەمان بۆ خەڵک بوو ئەمان زانی لەوەی کە بارودۆخەکان بەم شێوەیە پەرتەوازەی زیاتر ئەبێت بەڵام کار گەیشتە ئەوەی کە ئێستا بارودۆخی هەرێمی کوردستان بگاتە ئەو ئاستەی هێزێکی وەکو ئێمەش کە وەکوتە بێژی یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕێگان بڕیار بدا بەشداری کۆبوونەوەی سەرۆکاتی لەسەر ئەوە پرسیار بکەم بەڵام مامۆستا پرسیاری ئەوم کرد مەسەلەن ئێمە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک هێزولایانی سیاسی هەیە مەسەلەن یەکێتی هەیە پارتی هەیە ئەوانەی کە دیارن یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی دادگەریە ئەو بزوتنەوەی گۆڕانە مەسەلەن ئەمانە زیاتر خەڵک چاوی لەسەریانە کە بتوانن دۆخی خەڵک بگۆڕێ هەیە بە پرۆژە هەیە کە لە دەسەڵاتە هەیە لە بەرپرسیارەتە پەیوەندی ئێستا نێوان هێزولایەنە سیاسەکان لە دۆخێکە کە ئەو هەموو کەم و کوڕێ هەیە لێ شاوێک گەنجە ڕوا ئەوکو بەڕێزت تەفاسیلت پێدا کە نەعەدالەتی هەیە پەیوەندی چۆنە بینی مەسەلەن وەکو زانیاری من پێم وایە پەیوەندیەکان هیچ باش نین و لە ئاستێکی خراپایە بۆچی لە ئاستێکی خراپایە پەیوەندیەکان ئەگەر لە ڕابردۆ سەیری بکەی هەتاوە گەستا بڕۆ سەیری پەیوەندیەکان بە ئاوا بڵێت بڕۆ سەیری پەیوەندیەکانی بین یەکێتی و پارتیکە چۆنیە بینی کاکە باشە پەیوەندیەکانی بین یەکێتی و پارتی وەڵامت پرسیار لەو پەڕی خراپیایە لەو پەڕی خراپیایە ئەنی سەیری ئەو بارودۆخانە کە لە ڕابردۆوە حتاوەکو ئێستا ئەوەی کە لە بینی ئەم دوولایەنەدا ڕوویداوە شەڕ بووە لەسەر پۆستەکان شەڕ بووە لەسەر کورسی لەسەر مەنسەب لەسەر ئەوە پەیوەندی لێ هێزەکانی دەسەڵات و هێزەکانی معارەزە باشە نەوەڵا باش نییچ زۆر خراپە هەر لە ساڵی پارا بوو یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی کوردستانە لەسەر یەک بانک هێژنامە لە دەڤەری بادینان 18 پۆستی لێوەرگیرایەوانێ لەسەرەوەی کە داوای کردووە سەرۆکی حکوومەت بێت بانگێژ بکرێت بۆ ناو پەرلەمانێک کە خۆیان ئەکسەریەتن تایە کە خۆیان لە ئەندامی دەستەی سەرۆکایەتیان بێن بۆ ئەو پەرلەمانەی کە خۆیان تایە ئەکسەریەتن بۆی ڕوونکردنەوە بۆ خەڵکی کوردستان بدەن لەسەر داهاتی هەرێمی کوردستان و موچە و گوزەرانی هەرێمی کوردستان لەسەر ئەوە قبولی نەکات ئێمە باش ئەمە کوێ ئەم پەیوەندیانە باشە یعنی پەیوەندی هێز دەرگاداخستنی ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستانیان بەشداری نەکردن لە کۆبوونەوەکان تاکتیکیە خۆدزیینەوەیە یاخود لە تەحملتانانەما ئێمە دەرگامان دانەخستووە وەکو دەرگاداخستن دەرگامان دانەخستووە ئێمە تەنها ڕوویای خۆمان ڕۆشن کردوتەوانێت ئێمە وەکو بڕیاری سەرکردایەتی بۆ نمونە بڕیارمان داوە کە بەشداری هیچ کۆبوونەوەیەک ناکەین کە باز لە پێکێنانی حکوومەتی عێراقی بکات بۆ هۆکار ئەمە یەک دوو وەکو تە بێژ ڕایگەیان بڕیارمان داوە لەگەڵ هیچ وەفدێکی کوردیە ناڕۆین بۆ بەغدا کە بۆ قسەکردن بێ لەسەر پێکەنانی حکوومەتی عێراقی هەروە لە دوای ئەوەش بڕیارمان داوە کە بەشداری کۆبوونەوەکەی سەرۆکایەتی هەرێم ناکەین کە داوای کردووە
یاخود بەنیاز بوون کۆبوونەوەیەکی سەرۆکایەتی ئەرێم بکەن پێش ئەوەی بچنە بەغدا. ئەمە هۆکاری خۆی هەیە، هۆکاری خۆی هەیە. هۆکارەکانی چییە؟ ئێمە بڕیارمان داوە خۆمان هیچی دیکە سەرقال بەم گفتوگویانەوە نەکەین، چونکە دوای ئەو هەموو کۆبوونەوەانە کە لە ڕابردوودا کردمان بەڕاستی ئەم کۆبوونەوەانە بەشێکی زۆری تەنها بۆ وێ نەگرتنە، بەشێکی زۆری وایە ناڵم هەمووی ئەلم ئەلم بەشێکی زۆری وایە. ئێمە نامانەوێت خۆم تاقە و توانای پەرلەمانتارەکانمان و حیزبیش بەوە بکوژین لەوەی کەوا لە بەغدا جێگری وەزیرێک وەزارەتێک وەربگرین یا وەرنەگرین. ئەمانەوە خۆمان یەکلا بکەینەوە بۆ نوێنەرایەتیکردنی خەڵک کە وەعدمان پێداون ئێمە نوێنەری ڕاستەقینەی ئێوە ئەبین. ولا بەڵام هیچ ئەکرێ مەسەلەن ئێوە ئێستا 4 کورسیتانە 4 پەرلەمانتارتانە بێت، هیچ ئەکرێ بۆ شێوازە ئەگەر کوردێک ڕیز نەبێ؟ ئێمە گرنگ ئەوەیە لەوەی کە لە توانای خۆمانایە بەرامبەر بە خەڵکی خۆمان کەم تەرخەم نەبین، ئەوەی لە توانای خۆمانایە. هەر ئەوەندە مەسئولین ئەوەندەی کە خەڵک چەندە متمانەی پێداوین چەندە لە توانامانەیە. پند بەسەر هاتێکەیە ئەڵێ ئاگرێکەکەوێتەوانەیە چۆلەکەیەک بەدەنوکە بچووکەکەی دێ ئاو ئەکا بەسەر ئەماگرەیە پێڵەن چۆلەکە بۆ ئاو قەترە قەترەی تۆما کوژێتەوە ئەڵەن نا ئەزانم ناکوژێتەوە، بەڵام من مەسئولم لەوەی کە لە توانامایە کەم تەرخەم نەبن. ئێمەش مەسئولین بەرامبەر بەوەی کە لە توانامانەیە کەم تەرخەم نەبین و نایشیکەین وەک لە ڕابردووانەمان کردووە لە داهاتووش ئێستاوە ئێمە دەمانەوێت وەکو وتم ئەو تاقە و توانانەی خۆمان ئاوا لێ بکەین. اینجا بۆ نمونە ئێمە پۆستی دنیا پۆستمان هەبوو لە بەغدا، وەزارەتی دەرەوەمان هەبوو، وەزارەتی مالیەمان هەبوو، سەرۆکی کۆمان وەکو کورد بەڵێ وەکو کورد هەموو ئەم پۆستانەمان هەبووە. ئاسەواری ئەم پۆستانە بەسەر ژیانی خەڵکی کوردستانەوە کووە؟ ئاسەواری ئەم پۆستانە بەسەر ئەو گەنجانەوە کە ئێستا کۆچیان نەکردووە بۆ ئەوەی کۆچیان کردو بۆ ئەوەی کۆچ نەکەن و ناومێت نەبن کووە. پۆست ئەبێ بۆ خزمەتکردنی خەڵک بێ، بۆ خزمەتکردنی خەڵک بێ. کاتێ ئەم پۆستانە ئەچنە خزمەتی شەخسی و حیزبی و کەسی و بنەماڵەیەوانەیە بچووک ئەبنەوانەیە بچووک ئەبنەوە. باشە بەڵام سیرکەیە ئێستا بۆ نمونە داهاتی هەرێمی کوردستان لە توانای نییە ئێستا سۆشیال ببرێتەوانێ بۆ هەموو ئەو گەنجانەی کە بێئیشن بۆ ئەوەی ناومێت نەبن تاوەکو ئەیان خاتە سەرکار. قوربانگیان مەعاش چاوەڕێی بەغاکە، دەرمان چاوەڕێی بەغاکە، نەوت چاوەڕێی بەغداکە، وەکو مۆزەفێکی محتەرەمی لێ هاتووە لە بەغدا بێ لێرە دابەشی بکە. آخر ئەمە بارودۆخی نەخوازراوە. بەم هەموو کەم و کورتی کە جەنابەت باست کرد لە هەرێمی کوردستان بەو هەموو پەیوەندی خراپەی لە نێوان هێز و لایەنە سیاسەکان هەیە و دۆخی بەغداژە کوڵێ وەکو ئەوترێ شەڕ لەبەر دەرگایە گۆمێکی خوێن و شەقامێکی خوێناوی لە بەغدا چاوەڕوانەکرێ و چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدا. کورد بەم پەرتەوازەیە بەم بێبڕیاریە زەرەرمەند نابێ؟ خۆی ئەسڵ ئەوە بۆ کورد بێگریزی بچێتە بەغدا کار زاڵام هەموو لەگەڵ ئەوەیە بووین کە کورد بێگریزی بچێتە بەغدا، لەگەڵ ئەوەیە بووین هەمومان بەڵام لەسەر چ بنەمایەک بگرێ هەمومان متتەفقین لەسەرەوەی کە ئەبوایە کورد وەکو نەتەوە بڕۆشتایەتە بەغدا وەکو کورد، بەڵام بەداخەوە کورد ئێستا وەکو حیزبەکان ئەڕواتە بەغدا. بەڵام کێ وای لەم بارودۆخە کرد کە کورد وەکو حیزبەکان بڕواتە بەغداد و وەکو نەتەوە نەڕواتە بەغداد؟ ئەوە بەرهەمی مامەڵەی چەندین ساڵەی ڕابردووی حیزبە حکومڕانەکانە لە هەرێمی کوردستاندا کە بارودۆخی گاندۆ بە دۆخی ئێستا. ئەوە مامەڵەی ئەوانە لەگەڵ چواردەورەکانیانە لەگەڵ بەغدادا لەگەڵ لە ناو هەرێمی کوردستانە. تۆ لە هەرێمی کوردستان بۆ نمونە لە هەرێمی کوردستان ئەم هەموو بارودۆخە نەخوازراوەتەیە ئێتۆ وەکو بڵێ جەبهەی ئەمامیەکەت ئەمە وەزعیەتی ئەمە وەزعیەتی جەبهەی خەلفیەکەت خەلفیەکە دەمە وەزعیەتی بەم وەزعەوە چۆن نەتوانی بچیتێ بەغدا بە یەکڕێزی؟ من ئەو پرسیارەکەم یانی ئەمە کەوابێت دۆخی کورد خراپتر ناکە مەسەلەن مەترسی لەسەر تەنانەت ئەگەر پرسێک هەبێیان ویستێک هەبێ بۆ گۆڕینی دەستور بۆ دەستکاریکردنی دەستور لە نیشتیمانیەکان بە وزوعێکی تری جیاوازە مەفروزە هەر پرسێکی نیشتیمانی لە بەرامبەر بە کورد
کاتێ بەرامبەر بە کیانی کوردی پرسێکی نیشتیمانی دێتە ئاراوە ئێمە مێژوومان شایەتە لە بە سەردەمی مەجلیسی حکمەوە هەتاوەکو ئێستا هیچ پرسێکی نیشتیمانی نەبوو ئێمە کەم تەرخەمبینتیایە و ناشبین بۆ داهاتوش و بۆ داهاتوش نابین پرسە نیشتیمانیەکان و پرسە گشتیەکان کە پرسی گشتی خەڵکی کوردستانە بۆ نمونە باسی دەستورە بۆ نمونە باسی گوزەرانی خەڵکی کوردستانە باسی هەرچی شتێکە کە پرسەکە گشتی بێت و نیشتیمانی بێت و لە بەرژەوەندی خەڵکا بێت بە دڵنیاییەوە ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لەو بوارەدا وەکو ڕابردوو کە هێناومانە لە داهاتوشدا هەروابی پێت وایە مامۆستا دۆخی عراق لەناو ئەو ململانەی قلیمی و ململانەی هەرێمیەکی هەیە و ململانی ناوخۆ یەکەش بە شیعە و شیعەوە بە شیعە و سونەوە ئەگاتە دەرەنجامێک کە استقرارێتێکە بێ وڵی جا خۆ بارودۆخی عێراق هەر استقرارێتی پێوە نەبووە هەر بە پێنەوە پەڕۆ هاتووە هەر لە 2023 هەتاوەکو ئێستا استقرارەتێکی وان نەبووە بڵێ ئەوە دنیاکە ئارام بوو بارودۆخەکە ئارام بوو ئەگەر نا ئەگەر استقرارێت هەبووە لە عێراقا ئەوە لە 2023 داهاتی عێراق بە پارێزگاکانی عێراقەوە دیار بووە لە ڕووی ئاوەدانیەوە بە پارێزگاکانی عێراقەوە دیار بووە لە ڕووی ژێرخانی ئابوووریەوە بە پارێزگاکانی عێراقەوە دیار بووە لە ڕووی تەندروستی و لە ڕووی خوێندن و لە ڕووی کوشتتوکاڵ و هەموو کەرتەکانی ترەوانێ بەڵام کووا خۆ هیچێکە لەم بارودۆخانە دیار نییە بۆیە ئەم بارودۆخی عێراق سێ پێکاتی تایە کاکزانە پێکاتەی شیعە پێکاتەی سونە پێکاتەی کورد ئەم سێ پێکاتێ بە ڕەزامەندی خۆیانە بەیەکەوە ناژین کێنراون قوربان ژیانی پێکەوەی بەسەریاندا سەپێنراوە بە ناچاری بەیەکەواژین جا من و تۆ ئەگەر بە ناچاری بەیەکەوە بژین بەردەوام لە سەنگەرین بەرامبەر بەیەکتری و بەردەوام لە بیانوشیان لە بەرامبەر بەیەکتری ئێستا بارودۆخەکە خراپتر بووە ئێستا بارودۆخی ناوماڵی شیعەش بە جۆرێک لە جۆرەکان ئەویش پەرتەوازەیی تێکەوتووە ئەوانەی کە لە پێشتر حکمڕان بوون و لەسەر حکم بوون ئێستا ڕێژەی کورسیەکانیان زۆر کەمی کردووە ئەو هێزەی کە ئیدعای نوێنەرایەتی شەقامی کردووەکو سەدریەکان و هەندێک لە بێلایەنەکان ئەوانە بوونەتە هێزی ئەکسەریەت و هێزێکی بەهێزی ناو کوتلەکانی عێراق ئەمە بارودۆخەکەی بردوۆتە بەرەو ئاستێکی تر و بەوزوعی نێودەوڵەتیش خۆ دەزانی 193 دەوڵەت لە ئەنجومەنی ئاسایش ئەم ئەنجومەنە ئەم 193 دەوڵەتە 192 دەوڵەتی تەماعی لەوی تریان هەیە هەروایە بەرژەوەندی هەیە ئیتر یا لە ڕێگەی دیبلۆماسیەوە بۆی ئەڕوا یا لە ڕووی ئەو بارودۆخە نەخوازداوانەوە کە دێتە ئاراوە یعنی ئەمەش بۆ خۆی مەوزوعەکە وڵاتانی ئیقلیمی وڵاتە زرهێزەکان لە ناوچەکەدا ئەبوو کوردبای ئەوە تۆکمە بێ مامۆستا استراتیزیێکی نیشتیمانی کوردستانی هەبێ لانیکەم بۆ ناوچە جێناکۆکەکان ناوچەکان دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بۆ ژیانی خەڵک بۆ پارێزگاریکردن ئەم درزانەی نێوان شیعە و شیعە نێوان شیعە و سونە بەکاربێنێ و سوودی لێ ببینێ ئەیتوانی کام ناوچە جێناکۆ ئەوانەی کێستا هەیە لە چوارچەوەی دەستورە ئەو ناوچە جێناکۆکانەی کە چەند ساڵ بوو بەدەستی کوردەوە لەسەر بەڕێوبەرێکی پەروەردەی ئاوبەش ڕێک نەکەوتن لەسەری لەسەر بەڕێوبەرێکی پۆلیسی ئاوبەش ڕێک نەکەوتن لەسەر بەڕێوبەرێکی ئاسایشی ئاوبەش ڕێک نەکەوتن ئێستا ئەم فرمێسکە تیمساحاویەت چی ئەی ڕێژن بۆ ناوچە جێناکۆکەکان ئەی ناوچە جێناکۆک لەژێر دەستی خۆیانان نەبوو ئەی خۆیان ئیداریان ناکرد ئەی خۆیان لەسەر بیرێنەوتەکانی کەرکووک شەڕیان نەبوو ئاسایشێکی هاوبەشیان نەتوانی پێک بێنن بۆ ناو شاری کەرکووک کێکە بە قودس و یەکە بە دڵی کوردستان ناویە برد ئەی هەر خۆیان تەسلیمیان نەکردەوە یعنی ئەمەی کە باسی لێوە ئەکرێ بەداخەوە ئەڵێم یعنی هەموو ئەو ناوچانە لەژێر کۆنتترۆلی خۆیان نبووە هەمووی لە بەرەنجامی خلافاتی حیزبە حکمڕانەکانان بارودۆخانە دروست بووە خۆ هێز و لایەنە سیاسیەکانی دەرەوەی ئەم حیزبە حکمڕانانە لە کەرکووکا دەسەڵاتیان نەبووە لە شنگالە دەسەڵاتیان نەبووە لە دەوروبەری مووسڵا دەسەڵاتیان نەبووە هەر خۆیان دەسەڵاتیان نەبوو هەر خۆشیان تەسلیمیان کردوتەوانێ لە بەرەنجامی خلافاتی ناخۆی بۆ شەڕ لەسەر پارێز چەند وەخت شارێکی پڕنەوتی پڕداهاتی وەکو کەرکووک
ئەو هەموو کوردەی تیاژی ئەوە چەند ساڵە کەرکووکمان لە دەستداوە لە بەرەنجامیەوەی پارێزگارەکە سەر بەم دوو دێگەڵە بێ یا ئەو دوو دێگەڵە بێ ڕێک نەکەوتن پارێزگارە بۆم شارەدامنێن ئەمە خلافاتی ئەمە خۆپەیوەندی بێمە نییە. باش ئەگەر ئەم شەو سبەی دەست پێشخەریەک هەبێت بڵێ یاڵا با هێزولانە سیاسەکان لانی کەمە و هێزانەی کە دیارن کۆبوونەوەی بکەن لەسەر ئەم وەزعە لەسەر ڕێخستنەوەی دۆخی هەرێمی کوردستان لەسەر ئەوەی تۆکمە یەک دروست بێ کۆمەڵێک چاکسازی گەورە بکرێ وەخ خۆت بڕات پێێتی نەخێر باوەڕم پێ نیە. بۆچی باوەڕم پێ نیە؟ لەبەرەوەی کە ئیرادەیەک لە حیزبە حکمڕانەکانە نابینم بۆ ئەمە لەبەرەوەی کە وا نابینم ڕەمزێک هەبێ لەم هەرێمی کوردستانەدا بەدەربێ لە چوارچێوەی حیزبەکەی خۆی بڵێ من ڕەمزێکی نیشتیمانی گەورەم و حساب بۆ حیزبەکەی خۆم ناکەم و حکمڕانیشم و لە دێگەڵ لە زاخۆ هەتا کەفری چی لە بەرژەوەندی هاو نیشتیمانیان دابێ ئەوە دەکەم لەبەر ئەوەی حکوومەتێک نابینم لەم هەرێمی کوردستانەدا حکوومەتێکی پرۆفیشناڵی مەدەنی شەفاف بێت و خەریکی خزمەتکردنی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان بێ لەبەر ئەوەی پەیوەندیەکانی بینی هەرێم و وڵاتانی ئیقلیمی و بەغدا و هێز و لایەنە سیاسیەکانی تری بەغدا و هەر وڵاتێکی تری دەرەوە ڕوون و شەفاف و دیار نابینم بۆیە وابی نابینم لەوەی کە بەڵام خۆ دەبێت ئاسۆیەکی چارەسەر هەبێ ئومێدێک هەبێ بە ئاسانە ئاسانە حیزبە حکمڕانەکانە توانن لە ماوەی 24 ساعتا چاکیکەن بڕیار بدەن گەندەڵی کۆتایی پێبێنن بڕیار بدەن چاکسازی لە دەوروبەری خوانەوە لە کەسەکانی دەوروبەری خۆیانەوە دەست پێ بکەن بڕیار بدەن داهاتی هەرێمی کوردستان بە عەدالەت بەسەر خەڵکی کوردستانە دابەش بکەن بڕیار بدەن واز لە بەرژەوەندی حیزبی و شەخسی و بنەماڵەی خۆیان بێن و بیکەنە قوربانی بەرژەوەندی گشتەکانی خەڵکی کوردستان بڕیار بدەن دام و دەستگاکانی هەرێمی کوردستان دام و دەستگای نیشتیمانی بن و هەلاهیمەنەی حیزب دووریان بخەنەوە بڕیار بدەن قاچاقچێتی سەر سنوورەکان کۆتایی پێبن ئەتوانن کۆتایی پێبێنن من ئەڵەم نەخێر بەڵام ئومێدێک هەیە بۆ ئەگەر ویست هەبێت ئومێد هەیە و ئەو وێرانەی ئێستا ئەگەر ئومێد هەبوایە ئەو بە لە شاوی کۆچە و نەبینی ئەگەر ویست هەبێت ئیرادە هەبێ ئیرادە نییە دواسەرنجی مامۆستانی 30 ساڵی ڕابردوو پێمان ئەڵێ کە ئیرادە نییە دواسەرنجی مامۆستا دواسەرنجی من ئەوەیە ئەگەر وڵاتێک پلانی تێدا نەبێت دابەشکردنی ڕۆڵی تێدا نەبێت و تاقە و تواناکان هەر هەمووی بە شێوازێکی یەکسان بە مساوی بەکارهێنرێت بۆ خزمەتی گشتی و نیشتیمانیان و دام و دەستگا و مؤسساتی ئەم هەرێمە نەکرێن بە نیشتیمانی و داهات شەفاف نەکرێت و خۆشگوزەرانی بنیان نەنرێت بارودۆخی هەرێمی کوردستانیش بەرەو ئاران خراپترە ڕوات. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عوسمان کاروانی ئەندامی ئەنجومەنی کارژێڕی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کورد بۆ ڕاستکەمە ئەندامی مەکتەبی سیاسی سپاس دەکەم مامۆستا زۆر سپاس. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەو شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.